لە شەقامی سەرەکی هەواری شار تونێڵی پێشڕەوین کە یەکێکە لەو پرۆژانی گروپی کۆمپانیەکانی قەیوان جێبەجێ ئەکات. سەرەتای کارەکانی وەکو ئاگادارن ئەم شەقامە بە شێوەیەکی ئەندازەیی و جێبەجێ نەکرابوو کە بووە هۆی ئەوەی ڕووداوی نەخوازرا و دڵخەزێن و زۆربەی زۆری کەسانی ئازیز و هاوڵاتیانی خۆشەویستمان گیان لە دەست بن لەم شەقامەیە. بۆیە بە ئەرکی خۆمان زانی دووبارە هەستین بە دیزاینکردنەوە و ڕیدیزاینکردنی ئەم شەقامە بە شێوەیەکی ئەندازەیی مۆدێرن کە سەرجەم ڕێکارە کارگێڕی و ئەندازەییەکان بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانیدا جێبەجێ کرا و کۆتایی پێهێنراوە. تێچووی بڕگەکانی ئەم شەقامە بە نزیکەی 5 ملیار دینارە. نزیکین لە کۆتایی بڕگەکانی ئەم شەقامە لە ئیساتا لە بڕگەی قیرە ئیش ئەکرێت و جێبەجێەکرێت، بڕگەی ڕووناشی ئەمێنێتەوە کە بە زووترین کات بڕگەکانی جێبەجێ ئەکرێت و ئەخرێتە خزمەتی هاوڵاتیان.